لە دوای 18 جار سەردانی شاندی حکوومەتی هەرێم بۆ بەغدا و دانوستان لەگەڵ بەرپرسانی حکوومەتی ناوەند تا ئێستا هەرێم و بەغداد نەگەشتونە تا ڕێکەوتنی کۆتایی. لەو چوارچێوەیەشدا هەردوو لا یەکتری تۆمەتبار دەکەن بەوەی وەکاری سەرنەگرتنی ڕێکەوتنەکان و نەگەیشتن بە بنبەست و ڕێکەوتنی کۆتایی. هاوڵاتیان نیگەرانن لەوەی چارەنووسی ژیان و قوتی ڕۆژانیان بەستراوەتەوە بە بەرژەوەندی کەمینەیەکی سیاسی لە هەرێم و ناوەند و دەژڵێن ئەوانەی بەرپرسن خەمی میلەتیان نییە و لە خەمی گیرفان و کورسەکانی خۆیاندان و فەرمانبەران و موچەخۆرانیش لە دۆخێکی ناسەقامگیری ئابووری و لە گوزەرانێکی خراپدا بوونە تا قوربانی بەرژەوەندی تایبەتەکانی کەمینەیەکی بڕیار بەدەست. ڕێکەوتنە بکرێت قازانجی خەڵکە، قازانجی ئێمەیە، قازانجی هاوڵاتیانە، بە کورتەکەی قازانجی میلەتە. بەس ئەمان لە بەرژەوەندی خەڵکان نایکەن. ئێستا بەرژەوەندی خەڵکیە، بەرژەوەندی گەلی کووردە ئەگەر ئەم ڕێکەوتنە بکەن. وڵات دڵسۆزیان هەوای ئەیان کرد. دڵسۆزیانە باید ئەو خەڵکیانە بژانە سەر خەڵکی بڕوا بکەت نەورۆزی ساڵان چ جۆش و خۆشی جێ بوازار، ینی بەعام گەشت و گوزار. بەس ئەم ساڵ کواوە بوو قەت وەکو جاران دووبارە نابێتەوە تا ئەم ئەمانە ڕێ نەکەون قەت وەکو جاران لێ نایێتەوە. حکوومەتی هەرێم دەبێت ڕەچاوی گوزەرانی هاوڵاتیەکانی بکە لە هەرێمی کوردستانە، ینی هاوڵاتی لە گوزەرانێکی زۆر خراپە ئەشی. پێویستە حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی عێراقا ڕێککەوێت تاکو گوزەرانی تاک لەم وڵاتەیە وەکو هاوڵاتیەک بژیانی. ئابووری ناسێکیش پێی وایە پێویستە هەرچی زووە پەلە بکرێت لە گەیشتنە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی ناوەندی و دەژڵێت ئەنجامدانی ڕێکەوتن گرنگێکی گەورەی ئابووری دەبێت و دەبێتە فاکتەری بوژانەوە و تێپەڕاندنی قەیرانەکان. خۆی ڕێکەوتنی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە زۆر گەرنگە لەبەر ئەوەی ئەبینین ئێمە هەمیشە حکوومەتی خۆمان حکوومەتی هەرێمی کوردستان باس لەوەکە کە توانایی و ئیمکانیەتی دارایی لەو ئاستە نییە کە بتوانێت هەستێ بە جێبەجێکردنی هەموو ئەرکە ئابووریەکان ئەرکەکانی تر ئیداریەکان و بابەتانە ئەگەر ئەو بڕەپارەیە بۆینێت لە بەغاوە و بە تایبەت ئەگەر باسی موچەی فەرمانبەران بکەین موچە خۆران بکەین نەبینین تا ئێستا تا ئەم دقەیە بنمونە ئەوەی کە ئەدرێت بە لێبڕین موچەکە ئەدرێت معنای ئەوەیە کە تا ئێستا حکوومەت نەیتوانیوە وەکو داهاتی نەوتی و نانەوتی و داهاتی ناوخۆی و ئەوەی کە لە خاڵە مەرزیەکان دەستی ئەکەوێ بە پێی وتەی بەڕێزان لە ئەنجومەنی وەزیران ئەو بڕەپارەیە کیفایەت نییە بەشی هەموو خەرجیەکان ناکە خەرجەکانی حکوومەت بۆیە ڕێکەوتنەکە زۆر گرنگە لەگەڵ بەغایە ئەبێ بکرێت و بێ حکوومەتی هەرێمی کوردستانی خۆشمان بۆ ئەوی بتوانێ هەستێ بە جێبەجێکردنی وەکوتمان ئەو ئەرکانە ئەبێ ڕێک بکەوێت لەگەڵ بەغایە. في أصل القانون المشار إليها في المادة 1 پرۆژە بودجەی ساڵی 2021 لە پەرلەمانی عێراق و لە سەروبەندی تێپەڕاندن و پەسەندکردنیدایە. بەشێک لە وڵاتیان ڕایان وایە حکوومەتی هەرێم لەبەر بەرژەوەندیەکانی خۆی لەگەڵ بەغداد ڕێک ناکەوێت ئامادەنیە ئەوەی حکوومەتی ناوەند بۆی داناوە جێبەجێ بکات. لە بەرامبەریشدا بەرپرسانی هەرێم ئۆباڵی ڕێکنەکەوتن دەخەن ئاستۆی بەغدا و حکوومەتی ناوەندی. لەو نێوەندەشدا زەرمەندی یەکەم موچەخۆران و خەڵکی هەرێمی کوردستانن کە هیچ ئاسوویەکی ڕوونیان بۆ داهاتوو نییە و ترسی ئەوەیان هەیە هاوشەوی ساڵانی پێشتر کوردستان ڕوبەڕووی چەندین قەیرانی دیکە ببێتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.